ڕەشت مشەوەش کوی ئاکە بەخێر بێی سعدی پێم بڵێ شێر و یا ڕێوی وەڵاهی ڕێوی بوو یا تۆ کەی ڕێوی نەبوویت بۆ خودای ئەوەن دەیویستم لۆی باز بکەم ئەوەن لێکردم غیرەتم نەجوولا و نەجوولا سعدی پێم ڕابێری یا پێوتووە باشە خۆ مۆزاچیان دەبێ من نییە خودرۆ لەگەل ناکەم دەرێم نەوێرا باسی بکەم کاکا هەم شتیان ئەنتیکەی باز دەکرد نییە بۆ خۆی ترسامری باشە بۆ ئەو نەترسنەوەکی با پێ بوو واز لە مۆزای بینە غیرەتم نییە و کاشی من گوتم چیشی نییە دەست بە مارە لیمۆی بۆچی ئەچی بۆ ماڵی لیمۆ کاکە ڕۆژێک کێشەی هەنار ڕۆژێک کێشەی لیمۆ کاکە تۆ زێر لە دوکانەکە بە بۆ خاتری خوا 24 ساعتە منی لێ مەڵی تۆ بە قوماشەکانم وەرە دوو شەقیشمان لێدا چیە دەلێ لێ پرسینەوە مالەکە دەکەی چیەوە دەچم و چیەوە ناچم بابی من ڕاستە تو شەریکی منە بەڵام خۆ شەریکی حیاتم نییە نە حەدم نییە بەڵام وتم با توش تۆ زێر لە دوکانەکە بی کاکە هەر مشتری بووی ناسی ئەوانەی کە بە جملە شتە بن با بووی ناسن بۆ خوداگە سیقم بە تو نەبیتن قەت نارم بمینیەوە کورە وەڵڵاهی دەزانم ئەو دوکانە وەکو گوڵ بەڕێوە دەبێ پیاوەکی عاقڵی پیاوەکی دانا پیاوەکی معقوڵ پیاوەکی داو پیاوان ئارە وەڵاکە ئیش و پێم بێت پیاوێکی باش پیاوێکی معقول ڕیس عەشرەت هەموو شتێکم کە ئیشیش و پێم نەما وەکو سوژنەتی بەناو چاومە ئەلۆ حامد جان کوی سعدی گیان چۆنی؟ حامد جان گوتم ئێستا دێمەوە پێویستان بە هیچ نییە لە ڕێگا لە خۆم بهێنم ناهەناسەکەم بەس خۆت وەرەوە هیچی مناوێ بەستخوا لیمۆجان حەز ناکەم بێژن و داکە لەوێ بن خۆ کەیفم پێیان دێ بەس گوتم با بێکەوە لە ماڵەوە بین باشترە خۆ ئەوان دیسان لەوێ نینە ئەرێ ئەو قسانە چێت تۆ ئەهیب ناکەی چیان کردو لە ماڵەکەیە دانیشتون ماڵی کچی خۆیەتی و حەزەکە بێ بۆ لای ئەو ئەمیرەیە قەت شەرمێ ناکە ئەو داکتە زۆر ئەنتیکەیە وەتو وەرە ماڵ و حاڵی خۆی هەیە 24 ساعە لە مارێ مەکەتیە سعدی و تو بۆ بە دایکم ئەڵێ قسەی حەق دەکەم حەق پارێکی یەکەش من دەدەم کاکە ئەمن ئەوە بۆ 1 ساڵ پارێ ئەو شوقەیە دەدەم ئیتر با پستەوە ماڵی خۆیان ئەو لۆ لە من دەکا زۆر عیبە بۆ تۆ یعنی ئاوا شت ئەیتەوە لە ڕووی من ئێمە ئاوا ڕێکەوتبووین لە سەرەتاوەکە قسەمان کرد کورە وەڵڵاهی وە هەڵێک دەکەم ئەتو گوتت با لە نزیک خۆمان بێ لە نزیک خۆمان بێ هەتا قوڵت کرد بەسەری خۆم و خۆشت ئیتر سعدیگیان تۆ ئەزانی دایکم هەر من و بێژەنی هەیە ئەنجا منیش کچە تاقانەی ئەوم ئیتر ئەگەر لە منەوە نزیک بێ بۆ من زۆر باشترێکە جا بگرە هەتا ئێستا تووڕەبوونی من نەدیتە نابی لە ماڵێ بن یعنی نابی لە ماڵێ بن سعدی یعنی تۆ ئاوا هاوەر بەسەر من ناکەی وەنیە ئەرێ وەڵڵا شێتت کرد ئەدی چ بکەم بە قوربانە ئەبم بەخوای گەورە ئەگەر بێتەوە ئەم ماڵە نایڵم 1 هەفتەی تر ئەو هەنارە ببینیت جانەکە حەیرانی بم دەوامەکە قەیدی نییە قەیدی نییە با 5 دقە لەوێ بن بڕۆ سعدی واز لەوە بێنە تۆ بە قسەی من کە وەرەوە ماڵەوە ئەنجا کاکەم 1 سوپڕایز و جوانی بۆ کردووی بێژان سوپرایزت بۆ من کردیا ئەی چۆن سوپرایزێکی ونە جوانی بۆ کردووی ئەنجا حەزەکەم تۆ بیتەوە بە ماڵەوانێ ئەو سوپرایزە ببینی دەزانێت زۆر سەیری باوەڕ بکە ئەو بێژەنی برا دەبینم نییە 1 سەل لە دەبلەوە دەکوژێمەوە کورە وەڵڵا ئەوم شێت کردیا ئەو تۆ بۆ ئاوا قساکەی وەڵڵی کاکەم ئەوەنەی خۆشەوەی ئەوەنە ڕێزە ئەگرێ بەس نازانم تۆ بۆ ڕقە لەیانە وەڵڵاهی بە من بێت کوێر بم نەبێ دە تۆ بە قسەم کە وەرەوە ماڵەوانێ دەزانی لیمۆ ئەمن حەز دەکەم نییە ئەو هەنارێ ژنم بێژەنی تەعین کردیە بەس هەتا نییە پارێ بداتێ و هەتا دریمەتم بکات سعدولی جانە لەبەر دڵی منیش نایەتەوە ماڵەوە قەیدینە قەیدی چ بکەین دێینەوە ناچاریم بینەوە دەوەرەوە هەناسەکەم چاوەڕێتەکەم باشە باشە جانەکەم ئەی کونافۆ و منافۆ و پاقلاو و ماقلاوی نێنم وەڵا دایکم حەزی لە کونافەیە باشە ئەمیرە کونافە خۆر خوددا حافیز دەیخوا حافیزە ناسەکەم خوارد لەگەڵ ئەی بۆ من قەتە قوزەڵ قورتی بکۆ خۆشە قوزەڵ قورت ئاگات لە دوکانەکەی بێ وڵای ترە شاگردێ بووم بڕۆ سپۆرتم زۆر ماشەڵڵا دەیخوا حافیز سعدیە دووژن خۆ حافیز